پێنج چەکداری داعش لە بەرەبەیانێکی زوو بە پشتێنی بۆمب ڕێژکرا و جلوبەرگی سەربازیەوە سەربازگەی کەیوانیان کردە ئامانج. ئەو پێنج چەکدارە لە دەرگای سەرەکی سەربازگەی کەیوان نزیک بوونەوە کە بارەگای ئۆپراسیۆنەکانی میحوەری چواری پێشمەرگەیە. هەر لەو شوێنە دوو چەکداریان خۆی تەقاندەوە و سێی دیکەیشیان کوژران. یەکەم دەستڕێژ و تەقەکردن سێم کەلاشیان لێ بەجێمە دوانشان خۆیان تەقاندەوە. ئامانجیان هاتنە ژوورەوەی ناو بارەگای محور بوو بەڵام ئەم سەربازگە هێزار گەورەیە توانیویانە لێونانە دزە بکەن بێنە ژوورەوە هەموو جا و دەغڕودان و ئەو دێشی عەرەبی لێە احتیمال لەو دێو زیان بێتنە ژوورەوە. یعنی گومان ئەوە هەیە کە لە گوندێکی عەرەبی شک هەیە لەم نزیکان وات بێتنە ژوورەوە. پێشمەرگە گوندنشینانی سنووری سەربازگەکە بە چاوساغی داعش دەزانن. هێرشەکانی سەر داعش لە مووسڵ پێشمەرگەی گەیاندوێتە ئەو بڕوایە کە ئەمە دوایین هێرش نابێت. لە کاتێکدایە 6 مانگ زیاترە حەویجە لەژێر گەماڕۆی ئەمنیدایە. داعش هەوڵەدا بە هەموو شوەیەک بە تایبەت کە ئێستا لە زۆربەی شوێنەکان لە شکستان هەوڵەدەن شوێنە استراتیژیەکان یاخود ئەو شوێنانەی کە سەدایەکی گەورەیە بێت بۆ ئەوان هەوڵەدەن لەو شوێنانە بن و ئێمە متابعەی هەڵسوکەوتەکانیان دایما هەوڵەدەن لە شوێنە حەویەکان وایەک لەمە پێش خۆتان بینیتان لە حەمام عەلی لە مرکزی ڕئیسی شوڕتەی اتحادی عێراقیاندا ئەمە شێوەیەکی لەوەیە بۆ ئەوی سەدایەکی گەورەی هەبێت کە بڵێن داعش هێشتا خۆتی ماوە. حەویجە 55 کیلۆمەتر لە شاری کەرکووکەوە دوورە. زانیاریە هەواڵگریەکانی پێشمەرگە ئەوە دەردەخەن کە ئەو چەکدارە خۆکوژانەی ئەمڕۆ مانگێک لەوە پێش وەک ئاوارە هاتبێتنە ناو شاری کەرکووک. پێشمەرگە و چەکدارانی حەشدی شەعبی ناکۆکن لەسەر چۆنێتی گرتنەوەی شارۆچکەی حەویجە. هەر بۆیە لە ماوەی ڕابردوو چەکدارانی داعش دووجار هێرشیان کردوێتە سەر فەرماندەیی هێزەکانی پێشمەرگە. پێشمەرگە پێی وایە هەتاکو و چەکدارانی داعش لە شارۆچکەی حەویجە مابن کەرکووک ئاسوودەیی بەخۆیەوە نابینێ. ئاڵاوشیار NRT شاری کەرکووک.